کاتان باش بینەرانی پرۆگرامی تەندروستی و ڕۆژوو هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازم. لە پرۆگرامی ئەمڕۆدا باس لەوە دەکەین ئایا توشبوانی نەخۆشی شەکرە دەتوانن بە ڕۆژوو بن لەگەڵ دکتۆر ڕەوەند هەمزە پسپۆڕی نەخۆشەکانی هەنا و شەکرە و دڵ باسی ئەو تەوەراکەین. دکتۆر سڵاوت لەوێت باشی ڕەمەزان پیرۆز بێت. ئێوەش پیرۆز بێ. زۆر سپاس. دکتۆر با سەرتا لەوە دەست پێ بکەین نەخۆشانی شەکرە دەتوانن بە ڕۆژوو بن؟ بەڵێ نەخۆشی شەکرە پێشەوەی باسی بکەین دەتوانن یان نا چەند زۆرەکی هەیە بە شێوەیەکی زۆری یەکەم کە ئەوەی لە خوار تەمەنی 30 ساڵیە زیاتر منداڵ پێشەوەی بستە قوتابخانەیە پێش تەمەنی باڵغ بوون چارەسەریەکەشی تەنها بە ئینسۆلینە. زۆری دووەم ئەوەی کە لە سەری تەمەنی 35 ساڵیە زیاتر ئەوانی وەرزش ناکەن ئەوانە بە دەرمان بە پارێزی بە وەرزش چارەسەر دەکرێت. زۆری یەکەم باشتر وایە بە ڕۆژی نەبن چونکە ئینسۆلینە ئینسۆلینیش پێویستە دەرزێک شەوان بی دەرزێکیش لە کاتی جەمەکان بی لەبەر ئەوە زەحمەتە لەوانەیە شەکرەکەی دابەزی ئەگە خواردن نەخوا یان شەکرەکەی زۆر بەرزبیتەوە ئەو کاتی پێویستی بە ئاو خواردنەوەیە هەتاوەکو کاریگەری خراپی نەبی لەسەر گورچیلەکان یاوەکو تووشی مزعفات نەبی یان ئەوانەیە کە شەکرەشان هەیە زۆری دووەمە بەڵام تەمەنیان گەورەیە یان ئەو حەبانیان هەیە کە شەکرەکان زۆر دادەبەزێنی یان ئەوانەی نەخۆشی گورچیلیان هەیە نەخۆشی دڵیان هەیەە ئافرەتانەی دووجیانن و شەکرەشیان هەیە باشتر وایە بە ڕۆژی نەبن. تەنها ئەو نەخۆشانەی کە شەکری زۆری دووەمیان هەیە بەس بە پارێزینە یان حەبەتیان هەیەیان دوو حەبیان هەیە سبەینان و ئێواران پاشنانی دەستکاریەکی دەکەین ئەوانە دەتوانن بە ڕۆژی بن. شەکرەکەی کۆنتترۆڵە زۆری دووەمە دەرمانێکی کەمی هەیە بەڵام ئەوانی زۆری یەکەمە یاوەکو باسمان کە نەخۆشی دیکەی ناتوانانی بە ڕۆژیبی زۆر زەحمەتە. دکتۆر تا چەند گرینگە و ناخۆشانەی کە تووشی نەخۆشی شەکرم پێشەوەی بە ڕۆژی بن سەردانی دکتۆر بکەن ئایا بە ڕۆژی بن یاخود نا؟ بەڵێ زۆر گرنگە باشتر وایە مانگەک دوو مانگ پێش ڕەمەزان بێن سەردانی دکتۆری خۆیان بکەن تاوەکو ئەگەر پێویستی کرد فحوساتی گرنگ مەسەلەن شەکرێ سێمان کە فەحسی کریاتینینە بۆ گورچیلە چەوریەکانە ئەوانە ئەگەر هاتوو بە تەمای بەڕۆژی بوون بی چارەسەری مثلەن وەکو دەرمانەکان بیگۆڕین یان ئەوەتە ئامۆژگاری بدێنە نەخۆشیەکەی لە کاتە ڕەمەزان سەردانمان بکاتەوە فحوساتی دیکەی لێو بکەنەوە خوا نەخواستە کاریگەری خراپی هەبێ. دکتۆر هیچ نیشانەیەکی ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە بە ڕۆژون ئەو نیشانەیان تێدا ڕوو بداتن ڕۆژەکەیان بشکێنن؟ بەڵێ پرسیارە چی جوان بوو چونکە ئەوانێک کە شەکریان زۆر بەرز دەبیتەوە دەستە سەر و سێسە ئەو پێویستە ڕۆژەکان بشتێنن و هەروەها ئەوانەی کە شەکرەکان دێتە خوار هەفتە دووبارە شەکریانەوە دابەزێتی بە ڕۆژەکان بشتێن. نیشانەکانی بەرزبوونەوەی شەکرە نەخۆشەکە زۆر تێنی دەبی بێتاقەت دەبی بەرچاوی تەڵخ دەبی لەوانەیە فشاری خوێنی دادەبەزی و هەروەها میسکردنی دوو لە ڕوتان کەم دەبیتەوە یان زۆر تۆخ دەبی کە فەحسەکەی دەکە دەبینی لە سەری و سێسەتا ئەو کاتی پێویستە ڕۆژەکەی بشتێنی و ئاوی بخوا و هەروە ئەگەر دابەزی دەست لەرزین ئارەقەکردن دڵە کوتا تووڕەبوون و هەروەها هۆشیشی کەم دەبی خوا نەخواستە ئەگەر بێتە خواست 54 هەندێک جار هەر چارەسەری وەرنەگی ڕۆژەکەی نەشتێنی لەوانەیە هۆشی کەم دەبیتەوە. ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە کاتێک بە ڕۆژوو دەبن چۆن خشتەیەکی دەرمانەکانیان ڕێک بخنیان بڵێ خشتەیەکی باشتر دابنێن لە ڕەمەزاندا. ئەو دەرمانانی بە گشتی ئەو دەرمانانی کە دوای نانە پاشنانە کێشەی نابی بەڵام ئەو دەرمانانی کە پێشنانە وەکو گروپی سەلفۆنالیوریا ئەوانە ئینسۆلین وەدەکە زیاد بڕژێ نەخۆشەکە ئەگە نانیش نەخوا هەر شەکری دادەبەزی کەواتە باشتر وای ئەو دەرمانی کە پێشنانە لە وەختی سحور نەیخوا وەختی پارچەم نەیخوا لەگەڵ فتار بیخوا بۆ ئەوەی ئەگە شەکرەکەی دابەزی دەتوانانی شتەکی بخوا ئاوی بخوا شەربەت شتێک بخواتەوە. دکتۆر باسی خواردنت کرد نەخۆشانی شەکرە نابێت چ جۆرە خواردنێک بخۆن؟ ئەو خواردانێک کە شەکری سادەی تێدایە بۆ نمونە شەکری سپی برنجی سپی نانی ئاردی سپی ئەوانەی کە شەکری سادەنە شەکرەکەی لە ماوەکی کەم زۆر بەرز دەکاتەوە و هەروەها شەربەت و ئەو خواردنەوانەی کە ڕێژەکی زۆر شەکری دەستکردی تێدایە یان بە تایبەتی لە مانجی ڕەمەزان ئەو خواردنەوانەی کە کافینەکی زۆری تێدا چونکە دووبارە دەبتە زۆر میسکردن وەدەکە هیچک بیتەوە ئەو کەسە لەبەر ئەوە باشتر وایە خۆی بە دوور بگری لەو خواردنانە. باشە دکتۆر ئەگەر پێچوانەکەی وەرگین ئەیە بێ ئەوان نەخۆشانی شەکرە چ جۆرە خواردنێک بخۆم بە تایبەتی لە مانگی ڕەمەزان دوو ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن؟ بەڵێ
زۆر گرنگە لە کاتی فتارکردنەوە تا ئەو کاتی پارشێ و ئاوەکی باش بخۆنەوە. ئەوێکی باش ئەگەر تێنیشان نەبوو هەر ئاوی بخۆنەوە چونکە تێنی بوون مانەوە نییە کە لەشت پێویستی بە ئاو نییە. پاشان تەڕە و سەوزە و میوە. زۆربەی میوەکان وەکو پێی دەڵێن میدیەم گلایسەمیک ئیندێکسی هەیە، واتە شەکرەی زۆر بەرز ناکاتەوە، بەڵام بە ڕێژەکی دیاریکراوە بۆ نمونە شفتی ئەگەر یەک دوو پارچەبی، فراولەبی، ئاڤۆگادۆبی، سێوبی، هەرمیبی دەتوانی بیخۆچکۆ بڕێکی زۆر ئاوی تێدایە، شەکرەکەشی تەندروستە با بڵێن تا ڕەتێک ئەوە زۆر گرنگە. پاشان وەکو باسمان کرد ئەو شەربەتانەی یان ئەو خواردنەوەی کە بڕێکی زۆر شەکری تێدایان کافاینی تێدایە دوور بکەویتەوە، زیاتر شتی سروشتی بخوا. باشە دکتۆر، ئەی چۆن لە مانگی ڕەمەزاندا پشکنین بۆ شەکرەکەیان بکەن لە کاتی بە ڕۆژ بوون؟ بەڵێ باش ئەوەی بە ڕۆژی دەبی کە ڕێگەی پێدرا بە ڕۆژی باشتر وایە لە پارچی و تێستەچی بکە لە پاشێ پاشان بەڵێ کە بەیانەکەی بەخەبەر ها تێستەچی بکە لە سەعات 12 نەڕوانەیە، پاشان وەختی عەسر، پاشان هەندێک جار پێش بەربانک پێش با بڵێن فتار فاسەشە بکە، پاشان 1-2 سەعات پاش نان خواردن کەواتە ڕۆژی دەبی 6 تا 7 بەڵێ تێستی شەکرەکەی بکە بۆ ئێگە خوانە خواستە بەرز بوو یان دابەزی بوو چارەسەری وەربکە. باشە دکتۆر، کۆتا ئامۆژگاریت بۆ نەخۆشانی شەکرە چییە؟ لە مانگی ڕەمەزاندا چیان پێ دەڵێیت؟ مانگی ڕەمەزان ئینشاڵڵا خوا قبوڵی کردیان. زۆر گرنگە ئەگەر دکتۆرەکەت پێی گوتی ناتوانانی بە ڕۆژی بی، باشتر وە عینادی نەکەی، چونکە لێرە مەسەلەی زۆر حەساسە. لەلایەک شتەکە دینیە، لەلایەک تەندروستی نەخۆشەکە وەکو با بڵێن بەرپرسیارەتی ئەمێدەوی باڵانسەکەی ڕابگرین، بەڵام ئەوەی کە ئەو نەخۆشانەی کە دەتوانن بە ڕۆژی بوون باشتر وایە کە فتاریان کردەوە ئەوە ڕۆژەکانی تر بە شێوەیەکی سوپی بخۆن، ئاوی بخۆنەوە، برنج دەتوانن پێش 6 مڵاک بخۆن، زیاتر گۆشتی وەکو با بڵێن گۆشتی نەرمک، گۆشتی مریشک بخۆن، پاشان ئەگەر میوەیان خوارد یەمەک پارچەک لەو پارچەک لەو بخۆن، ئاو دووبارە ئاوی بخۆنەوە. ئەوکو باسمان کرد ئەوانەی کە ئەو شەربەتانە ئێستا بوویتە کللتور لێ دوور بکەونەوە، چکە بڕێکی زۆر شەکری تێدایە، یان ئینێرژی درینکەکان یان قاوە یان چایە زۆری بخۆیەوە کە بڕێکی زۆر کافاینی تێدای خراپە. واروها شەکریش شەکری سپی ئەوەی باس دەکەین بڕێکی کەم دەتوانی بەکاربیێنەگە شەکرەکەی کۆنتترۆلە 6 مراک تا 7 مڵاچی چا دەکاتە نزیکەی 30 گرام ڕێگە پێدراوە. زۆر سپاس دکتۆر کە لەگەڵماندا بووی، زۆر سپاس بۆ زانیاریەکان. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر بەخێر. بەڵێ بینەران، بەم شێوەیەش گەیشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی تەندروستی و ڕۆژوو، هیوادارین جێگای سوود بین بۆەوە. جارێکتر پێتانەڵم لە بیرمەکان هیچ شتێک لە تەندروستی گرنگتر نییە، ئاگاتان لە تەندروستیتان بێتن و تەندروست بشین.